ساڵێک زیاتر ئەم پێنجلایەنە سیاسی هەرێمی کوردستان خەریکی گفتوگۆ بن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. لە کۆی 5 خاڵ لەسەر 4 خاڵ گەیشتنە ڕێکەوتن. بەڵام دادگای فیدراڵی عێراق باردۆخێکی دیکەی هێنایە ئاراوە. بەو حاڵە بێت ئیدی ئەوەی ماوەتەوە یەک یاسای بەرکاری هەڵبژاردنە کە سیستەمەکەی یەک بازنەییە. بەمەش دەرفەت بۆ گۆڕنی یاسای هەڵبژاردن لە یەک بازنەییەوە بۆ 4 بازنە نامێنێتەوە. بۆ ئەنجامدانی هەڵبژاردن سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەڵێت چاوەڕێی بڕیاری نظامی سیاسی هەرێمی کوردستانی. ئێمە هەڵبەت دەبی چاوەڕێی بڕیاری نظامی سیاسی هەرێمی کوردستان بکەین لەسەر ئەو بڕیارەی دادگای ئیتیحادی، هەرچەندە خۆم وەک یاساناسێک ئەگەر بە یاسای ژمارە 3 ساڵی 2005 دادگای ئیتیحادیدا بچینەوە لە مادەی 4 بڕگەی دووەم باس لە ئەرکەکانی ئەو دادگایە دەکا کە بڕگەی دووەم باسەوە دەکا لێکردنەوەی نزاعاتی قانونی وەسە فەصل في النزاعات القانونية لە بۆ ئەو بابەتانەی کە دژن کە پێچەوانن لە بۆ چ لە بۆ قانونی ئیدارەة الدولة العراقية المؤقت و ئەو قانونەش ئێستا کۆتایی هاتیواتە مەهامی ئەو محکەمەیە لە ساڵی 2005 کە دەرچووە مەهامێکی محدد بووە. بڕیارەکەی دادگای فیدراڵی بە جۆرێکە ئەو بڕیار و یاسایانەش هەڵوەشاونەتەوە کە لە دوای 6 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان دەرکراون، لە نێویاندا کاراکردنەوەی کۆمیسیۆن. گرێک کە بەدەست دەکرایەوە خرایە دەم. ئێستا دادگای فیدراڵی عێراق هاتوتە ناو بابەتەکە و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانی ڕەت کردوتەوە بەبێ ئەوەی میکانیزمی ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دیاری بکات. هەڵبژاردنەکە کەی دەکرێت، چۆن دەکرێت، چێ دەیکات. شارەزایەکی دەستوری دەڵێت پێویستە میکانیزمێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بدۆزرێتەوە. یاساکەمانی پێش بڕیاری درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بووە، یاساکەمان هەیە، یاسای هەڵبژاردنمان هەیە. ئەمێنێتەوە چی؟ ئەمێنێتەوە ئالیەتێک دروست بکرێت، ینی ئەبێ دیسانەوە دادگای فیدراڵی ئەبێ بڕیار چارەیەکی تر بدۆزێتەوە لەگەڵ سەرکردایەتی هەرێمی کوردستان چارەسەرێکی بدۆزنەوە بۆ چۆنیەتی سەر لە نوێ هەڵبژاردنی پەرلەمانیانی چی بکرێت، چۆن بکرێت، بە چه ئالیەتێک بکرێت. ئەگەرچی لە وەڵامی دادگای فیدراڵیدا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئامادەیی خۆی دەربڕی بوو بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، بەڵام لە دوایین کۆبوونەوەی نێوان لێژنەی یاسایی پەرلەمانی عێراق لەگەڵ کۆمیسیۆن بەرپرسانی کۆمیسیۆن ڕایانگەیاندووە کە ناتوانن لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش ئەنجام بدەن. نەورۆز عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.